یاریەکانی وەکو PUBG مۆبایل، فۆرتنایت لە تەواوی جیهان بەناوبانگن کەچی خاوەنی چیرۆکیش نین. ئایا یاریەکان پێویستیان بە چیرۆکە؟ چیرۆکەکان گرنگن تا گەیمەران بێنەوە سەر یاریەکە. Red Dead Redemption 2 ئەو یاریەی لە 3 ڕۆژی بڵاوبوونەوەی توانی زیاتر لە 750 ملیۆن دلار داهات کۆکاتەوە. GTA 5 ئەو یاریەی لە 2013ەوە تا ئێستا زیاتر لە 6 ملیارد دلار داهاتی هەبووە. God of War باشترین یاری 2018 لە 3 ڕۆژی بڵاوبوونەوەی 3 ملیۆن کۆپی لێفرۆشرا. The Last of Us ئەو یاریەی بە بڵاوکردنەوەی وێنەیەکی نوێی یاریەکە گەیمەران بە بیردۆزە و بیرۆکی نوێ لەسەر چیرۆکی یاریەکە سوشل میدیا دادەپۆشن. هۆکاری ئەو دەستکەوتنانەی ئەو یاریانە هەبوونی چیرۆکە. چیرۆکێک گەیمەران خۆیانی پێوە دەگرن وەکو کارەکتەرێک لە نێو جیهانی یاریەکە خۆیان دەدۆزنەوە. دەبنە بەشێک لە بڕیارەکانی ئەو کارەکتەرای یاریەکەی پێدەکەن، نەک بەشێک بەڵکو ئەوان کۆنتڕۆڵی کارەکتەرەکە دەکەن. هەر هەنگاوێک، هەر قەرارێک، کردنەوەی دەرگایەک، لە ناوبردنی دڕندەیەک، ئازادکردنی کەسێک، پاراستنی کەسێک، هەمووی گەیمەرەکە بەو کارەکتەرە ئەنجامی دەدا. بۆیەش ڤیدیۆ یاریەکان داهاتیان لە فیلمەکان زۆرترە، چونکە خەڵکی زیاتر کاریگەر دەبن بە یاریەکان، زیاتر هۆگری یاریەکان دەبن، لەبەرەوەی سوپرایز لە ناو یاریەکان زۆرترە لە چاو فیلم و زنجیرەکان. بەشێکی هەرە زۆری ئەو سوپرایز و هۆگریە چیرۆکە. چۆن چیرۆکی یاریەکان سەرکەوتوترن لە چیرۆکی زنجیرە فیلمەکان، کاتێک پەرەپێدەرێکی یاریەکان واتە ئەو کەسەی یاریەکان دروست دەکا هەوڵ دەدات چیرۆک لە ڕێگەی کارەکتەرێکی ناو یاریەکە بجێڕێتەوە، دەبێت جیهانی یاریەکە لە دەوری ئەو کارەکتەرە ئامادە بکە. گەر کارەکتەرەکە بیەوێ دەرگایەک بکاتەوە، یان بیەوێ شتێک هەڵگرێ یان قسە لەگەڵ کارەکتەرێکی دیکە بکە، پەرەپێدەرەکە بە شێوەیەک دەبێت بیگونجێنێ کاتێک گەیمەر دوگمەی سەر کۆنتڕۆڵەرەکەی دادەگرێ بۆ کردنەوەی دەرگاکە یان هەنگاونان بەرەو شوێنێک یان قسەکردن لەگەڵ ئەو کارەکتەرە وا هەز بکە بەڕاستی خۆیەتی ئەو ڕۆڵە دەجێڕێ. گەر چیرۆکەکە سوپرایزی تێدابێ گەیمەر سوپرایز دەیگرێ وەگەوەی ئەو سوپرایز بووە، چونکە خۆی کۆنتڕۆڵی کارەکتەرەکە دەکات. بەڵام گەر لە فیلمێک سوپرایز بێت لە چاوی ئەکتەرێکەوە سوپرایز دەبێت. لە فیلمەکان و زنجیرەکان تەنیا دەبینێت، کاردانەوەی نییە، کۆنتڕۆڵی هیچ کەسێک ناکە. بەڵام لە یاریەکان کاتێک ئەرکێک دەبڕێ چیرۆکەکەی کاریگەری لەسەری دەبێ و هەز دەکا دنیای یاریەکە بۆ ئەو ئامادەکراوە و خۆی دەیسۆڕێنێ، دەتوانێت کۆنتڕۆڵی هەموو شتێک بکە و هەموو شتێک بەرامبەری ئەنجام بدە. Oh no, did she get shot? No! No! Move your hands, babe. No! Sarah. It's way too early. Baby. هەموو یاریەک چیرۆکێکی باشی وەکو Red Dead Redemption و God of War نییە. یاریەکانی وەکو Call of Duty، Battlefield، تەنانەت فۆرتنایت و PUBG و Apexیش کە 5 لە گەورەترین و پڕداهاترین یارین لە تەواوی جیهان خاوەنی چیرۆک نین یان چیرۆکیان هەیە بەڵام بە چیرۆکەکانیانەوە بەناوبانگ نەبوون. خاوەنی شێوازی یاریکردنێکن واتە گەیمپڵەی. گەیمەران وەکو وەرزشێکی ئەلکترۆنی هەوڵ دەدەن بەردەوام باشتر بن تێیدا، نوێترین جوڵە تاقی دەکەنەوە، زۆرترین لە ناوبردن ئەنجام دەدەن، کامە جلوبەرێک نوێ بتوانن بەدەستی بێنن. ئەو چێبڕچەیە وا دەکات گەیمەران بەنەبوونی چیرۆکیش چێش لەو یاریانە وەرگرن، زۆرترین کاتی خۆیانی لێسەرف بکەن. هەرگیز یاریە تەقەکەرەکان یان یاریە بێ چیرۆکیەکان ئەو سەنگیان لە ناو دڵی گەیمەران نابێ کە یاریە چیرۆکیەکان هەیەنە، چونکە گەیمەر لە ڕووی هەست و سۆزەوە ترس و دڵڕاوچیەوە پێکەنین و گریانەوە تێکەڵی چیرۆکی یاریەکان دەبن. بەڵام گەر جیهانی یاریەکە بەبێ چیرۆک دروستکرا دەبێ خاوەنی میکانیزمێکی چێوەرچێیی بێ گەیمەران لەبەر باشترکردنی تواناکانی خۆیان سەردانی بکەنەوە. اینجا و یاریە سەرکەوتوو دەبێت، گەرنا چیرۆک دڵ و ڕۆحی یاریەکانە و هەرگیز یاریە چیرۆکیەکان لەناو ناچن.